بەڵێ بینەرانی هێژای ئێستاش سەبارەت بە بابەتەکانی باشووری کوردستان هەر لە قەیران و تیرۆرکردنی و ڕۆژنەماوان و کێشەکانی دیکەی باشووری کوردستان میوانداری بەڕێز چالاکی مەدەنی علی محمود دەکەین لە ستۆدیۆ. کاک علی ئەم کاتتان باش و بەخێر بێن. کاک علی دوایین جار وەک دەبینین لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ڕۆژنەماوانێکی دیکە لە باشووری کوردستان تیرۆرکرا و لە چەند مانگی ڕابردووشدا عینەن ئەو کارە ئەنجام درا لە دهۆک و لە پێشتریشە لە دوایی ڕاپەڕینی کوردستانەوە هەروە دێت و ئەو ڕۆژنەماوانەی چالاکن و داکۆچی دەکەن لە مافی گەر تیرۆر دەکرێن بەڕێستان ئەوانە بۆچی دەگەڕێنەوە؟ بڵێ سەرتا ڕێز حرمەتم هەیە و سەر ڕێز نوازش بۆ بنەماڵی و قوربانیانەدا دەنوێنم بۆ گیانی پاکیان. دیارە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان چ لە ئەسەر ئاسی جیهانی و لەسەر چ لە ئەسەر ئاستی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە. لە زۆر وڵاتدا بە زۆر هۆکاری جیاجیا تیرۆر دەکرێن. ئەمانە بۆ نمونە وڵاتێکی وەکو مەکسیک زیاتر بۆ بەرەو ڕووبوونەوەی مەسەلەی فرۆشتنی مادە بێهۆشکارەکان، یان لە وڵاتێکی وەکو بەرازیل زیاتر بۆ بەرەو ڕووبوونەوەی گەندەڵی لە رووسیا هەر بە هەمان شێوە. و لە هەر وڵاتێکدا تایبەتمەندی خۆی لە هەندێک وڵاتیشدا بەوەی سەرکوتی سیاسیەوەیە. لە کوردستاندا دەتوانین بڵێن هەموو ئەمانە ڕۆژنامەنووسان دەگرێتەوە چ لەلایەکەوە چکە لەبەرەوەی لە کوردستاندا سەرمایە و دەسەڵات تێکەڵاوی یەکتری بووە. زیاتر لە وڵاتانی تر ئۆلیگارشی سیاسی لە کوردستانە دەسەڵاتدارە کە ئەمە هاوپەیمانەتیەکە نێوان سەرمایەی ماڵی و سەرمایەی سیاسی. بۆیە کوردستانیش بۆتە یەکێک لەو وڵاتانەی کە عفوان کە بەشێکی زۆر ڕۆژنامەنووسانی تیرۆر دەکرێت بە تایبەتیش ئەوانەی کە کاتێ بەرەو ڕووی گەندەڵی دەبنەوە. لەبەرەوەی ڕاستەوخۆ گەندەڵی پەیوەستە بە پایەی سیاسی لە کوردستاندا و تەقوێتکەری دەسەڵاتی سیاسیە لە کوردستاندا. بۆیە سیاسیەکان دەیانەوێت بە دەستێکی ئاگر و ئاسن ڕۆژنامەنووسان بدەن بۆی گەندەڵەکان ئاشکرا نەبێت و بۆ ئەوەی نفوزی سیاسی و متوانەی خەڵک پیان هەر بمێنێت. بۆیە زیاتر ئەم شەڕە لە نێوان بەداخەوە بەڵام لە کوردستاندا بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان وەکڵێ بە سعری ڕۆژ کاتێککە خۆیان نەفرۆشن بەڵام کەمایەتێک لە ڕۆژنامەنووسان توانیوانە بەرەو ڕووی بارودۆخی سیاسی و بارودۆخی ئابووری ببنەوە و ئەو نەعەدالەتەی لە کۆمەلگا هەیە ئەو ئابووریە شێوازە مافیایی کە کوردستان پێوە بەرەوە دەبێت بەرەو ڕووبنەوە ئەم توێژە بچووکە لە ڕۆژنامەنووسان توانیوانە خۆڕابگرنەوە بەرەو ڕووی ئەو مەترسیان دەبێت. چی کراوە بۆ داکۆکیکردن لە ڕۆژنامەوانان بۆ ئەوانەی کە خۆیان نەفرۆشتووە و داکۆچی لە ملەت و گەل دەکەن؟ هیچ سندیکایەک هیچ شتێکی کە هەیە بۆ داکۆکیکردن لەو کەسانە؟ بەداخەوە لە کوردستانە ئێمە دوو شتمان نەقستانە. یەکێکی ڕێکخراوی مافی مرۆڤ ئەوە توانن بە تەواوەتی وجودی نییە لە کوردستانە. ڕاستە زۆر ڕێکخرا و زۆر لافیتە لە سەر دەرگاکان دانراون بە ناوی مافی مرۆڤەوە، بەڵام شتێک نییە لە کوردستانە بە ناوی پارێزەری مافی مرۆڤەوە بێت. شتێک نییە چ لە حکومەت چ لە کۆمەلگای مەدەنی. چکە ئەمە ئەرکی یەکەمی ئەوانە لە پێش ساندیکای ڕۆژنامەنووسان ئەم شتانەوە کە پارێزەرانی مافی مرۆڤ دیفاع لەمانە بکەن و بەرەو ڕووی بنەوە تەنانەت ئەگەر مەترسیش بوو و تەنانەت ئەوە پێش ئەوەی کە ڕۆژنامەنووسانە سەر و کێسانەیشکەن ئیشی ڕێکخراوەکانی مافی مرۆڤە کە ئیش لەسەر ئەوانە بکەن لەبەرەوەی گەندەڵیش ئەچێت چوارچێوەیەک لە چوارچێوەکانی پێشێلی مافی مرۆڤەوە. بۆ ساندیکاش هەوڵ هەیە بۆ نمونە ناوەندی میترۆ هەندێک کاری باشیان کردووە. حتا هەندێک جار لە هەندێک کێسە ساندیکای ڕۆژنامەنووسانیش هەندێک هەڵوێستی باشیان هەبووە ئەوە نییە تەواو بێت، بەڵام نەیانتوانیەوە جورئەت بن، نەیانتوانیەوە ڕێکخراوی تەسادمی نەیانتوانی ڕێکخراو لەو بواراندا بێت تەسادمی بێت و لەسەر کێسەکە کام ساندیکا و کۆمەڵی ڕۆژنامەنووسان تیرۆری کاوەگەرمیانی و سورەنمە مەحەمەیان لەبیر ماوە. هەر لە یادەکانیان ئادێن ئەیکەنە یاداوەریەکی سیاسی لە ڕێگەی ئەو یاداوەریانەوە هەندێک سیاسی کە هیچ پەیوەندیان بە ئازادی بیرروڕا و ئازادی سیاسیەوە نیە خەڵات دەکرێت لەوێ وەکو دیاریەکی حیزبەکانیان ئەیدەنە هەندێک کەس و بۆی خەڵکی پێبەرزەکەن. مامۆستای لەناوخۆ کە وتمان سندیکا هیچ ڕۆڵێکی نییە و هیچ کارێک ناکرێت تا بتوانن ئەو تیرۆرکردنە یاخود ڕێگری بکرێت لەو کوشتن و بڕینەی کە بەرامبەر بە کەسانی ئازاد و ڕۆژنامەوانە نەکرێت. ئەی لە دەرەوە لە دادگانی و دەوڵەتەکان ئەتوانرێت کارێ بکرێت؟ لە دادگانی و دەوڵەتێک
وڵاتەکاندا بێشەکەمە دادگای نێودەوڵەتی هەنێ دادگا مەسەن محکەمەی دادگای تاوان نێودەوڵەتی ئەمە کێسانە کێسی وەک ئەڵێ ئەوەن عێراق ئەندامی ئەو دادگایە نییە و ئیتفاقی نەکردووە ئەو ئەم پێشێلکارانش پێشێلکاری زەق نین چتە چوارچەوەی تیرۆرەوە ئەو ئەگەر نەتوانێت کێسی ئێزیدیەکان بجوڵێنێت بەو زەقایەتی خۆیەوە کە دەتوانم بڵێم لە سەدەی 21دا گەورەترین کێسە لە دنیاە چۆن نەتوانێت لەسەر داکۆکی ئەمانە ئێمە بێ زەخت دروستکەین لە کوردستاندا دەسەڵات ناچار بکرێم ئیشارە نەکات نەک هەموو شتێکی خۆمان بەرینە دەرەوە بەڵکو لە ناو خۆی کوردستانە زەخت بکەین ئەم دەسەڵاتە نەتوان چۆن ئەگەر کاردانەوەکان بۆ سۆرانی مامە حەمەد سەردەش عوسمان ئەوها بەهێز نەبووایە باوەڕ کە ئێستا نەک 3 ڕۆژنامەنووس 300 ڕۆژنامەنووسی چیرۆ دەکرا بە تایبەتی لە دوای ئەوەی کە تۆڕە کۆمەڵایەتەکان پێیا بوو کە خەڵک بە شێوەیەکی ئاشکرا بە بەرفراوانی کەوتۆتە ململانەی ئیعلامیەوە لەگەڵ دەسەڵات لەگەڵ توێژی دەسەڵاتدا سیاسی دەسەڵاتدار لە کوردستاندا ئەوە خەڵکێکی زۆر تیرۆ دەکرا بەڵام کاتێک کە بەرەو ڕووی ناڕەزایەتەکان لە کێسی سۆرانی مامە حەمەد سەردەشت و کاوە بوونەوە و لە دوای ئەوە کێسی ویدات ئەمە وای لەوانە کرد کە ستۆپیە بکەن دەساوانە وایە ڕۆژنامەنووسان ئازارە دران ئەکوژران تیرۆرەکران زیندانیەکران بە هەموو شێوەیەک چونکە ئەو نەفەسە دیموکراتی لە کوردستانە هەیە معجزە ئەم حیزبە سیاسیانە لە کوردستان هەرم حیزبە سیاسیان نەبوون لە شاخ بە تەور یەکتریانە کوشت و بە بلۆک یەکتریانە کوشت و یەکتریانەکردنەوە ئاو یەکتریان سەرە بڕی و دیلەکان یەکتریانە نەکوشت و فتوای کوشتنی یەکتریانە داخۆ ئەمانە عەقلیان نەگۆڕاوە بەڵام ئێستا زەختێکەیە بارودۆخێکەیە لە کوردستاندا نەوەیەکە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەک دەورە بینێت ئەوان نەک نەتوان ئەم کارانە بکەن تەنها ناتوان لێدوانە سیاسیەکانیشان بە پێچەوانەی وەگەڵی پۆپۆلیزم بەیان بکەن لە ئێستاکە سەردەمی تۆڕە کۆمەڵایەتەکان و سەردەمی خەڵک وشار بۆتەوە چالاک بۆ و داکۆچی ناتوانم بڵێم خەڵکی لە ڕووی سیاسیەوە خەڵکی ئێستا باوەڕ ناکەم وشارتر بێ لە نەوەکانی پێشی تر لەبەرەوەی لە ڕووی هوشیاریەوە تۆڕە کۆمەڵایەتەکان نەتوانێت تا ئێستاکە ڕۆڵێکی باش بگینێ بەڵام لە هەڵسوڕاندن و بڵاوکردنەوەی هەواڵەکان بە شێوەیەکی بەرفراوان ئەوە دەوری بینیەوە بۆیە ناتوانن دەسا عەقڵەتی ئەم سیاسیانە عەقڵەتی سەردەمی شاخە هەر عەقڵەتی ئەو وەختەیە کە بە تەور یەکتریان نەکوشت هەر عەقڵەتی ئەوەیە کە شتێک کە نایزانن ناوی دیموکراتێت و داوای لێبردن و کاک عەلی ئەی سەبارەت بەو ناڕەزایەتی مامۆسایان و قەیرانانی باشوور ئایا ئەو قەیرانە سیاسین یاخود ئەوە تا پارە نییە لە باشووری کوردستاندا؟ من ئەگەر بێت و سێرێکی نەخشەی سیاسی ئابووری کوردستان بکەین دیارە ئەگەر پارەش نەبێت هۆکارەکەی چیە هۆکارەکەی سیستەمی بەڕێوەبردنی ئابووری لە کوردستانە لە 25 ساڵی ڕابردوودا نەک لە ئێستاوە ئەماوە سەقەت بووە ئەمانە پەیڕەویان لە سیاسەتی ئابووری نیولیبرالیزم دەکرد و هەر ئەمانە بوون 30 ملیاردێریان لە کوردستانە تا 2 ساڵ لەمەوە پێش بەرهەمهێنا و ئەو 30 ملیاردێرە گەلێ زیاترە لە ملیاردێرەکانی وڵاتێکی وەکو ئیتالیا و یابان و سویسرا و ئەم وڵاتانەی کە ناسراون نەجیاندا چوار بە قەدەر ژمارەی ملیاردێرەکانی جوولەکەیە کە ناسراون چ ئاینەکەیانەوە چ مێژوویەکیان لەگە کۆکردنەوەی سرمایە هەیە ئەم ئابووریە سەقەتەی کە ئەمانێنیان لەسەر بەتاڵانبردنی سامانی ژێرزەمینی و سەرزەمینی عەرزی کوردستان چ لە فرۆشتنی نەوت و گازەوە تا چەندین معمەلکردنەوەی چەندین معمەل چەمەنتۆ ئەمانە خاچیش معمەل چەمەنتۆ بۆ کە ڕۆڵێکی گرنگ دەگێرە لە تێکدانی ژینگەی کوردستاندا و هەروەها ئەو ئابووری تەلەفۆنات و ئەنتەرنێت و ئەمانە هەمویان کۆنتڕۆڵ کرد و ئەم سیاسەتە سەقەتە وای کرد کە بارودۆخی کوردستان گەیشتە ئەوەی کە نەعەدالەتێک لە دابەشکردنی سەرەت و سامانی کوردستانە بە شێوەیەکی زەق بێت کە زەقتر لەوانەی کە لە وڵاتانی وەکو ئەمریکای لاتین یان وڵاتانی وەکو ئەفریقیای ناوەڕاست هەیە قیاسێکمانە پێ دەڵێن پیەوەری جینی بە پیەوەری جینی کاتێکە یەکسانی هیچ نابێنێت گشت سەرەت و سامانی دنیا دەست شخصێکا کۆ دەبێتەوە ئەبێتە سەد کاتێکە یەکسان دەبێت کۆمەلگات تەواوەتی هەموو یەکسان دەبێتە سفر لە کوردستانە من دەتوانم بڵێم لەو ڕێژەیە کە ژمارەی لە 150 تێپەڕاندووە لە کوردستانەیەکێکە لە وڵاتانەی ناعەدالەتی لە دابەشکردنی
خستنی سەر سامانە لە لوتکەیە بۆیە ئەمەی هەیە ئەنجامی سیاسەتی ئابووری نیولیبراڵانەیە کە نۆکەرەکانی سەرمایه‌داری جیهانی و دەتوانم بڵێم لە ناو یەکێتی و پارتی لە 25 ساڵی ڕابردوودا ئەو حکومەتێک لە دوایەکانە بە تایبەتی شەرد و کابینەکەی بەرهەم ساڵح و نێچیروان بارزانی پەیڕەویان لەو سیاسەتە ئابووریە کرد و تاکو گەیشتەوەی کۆمەلگای کوردستان بەو ئاقارە بگەێنێ کە ئێستا هەیە و دابەزینی نرخی نەوت دیارە کاریگەری لە زۆر وڵاتی وەکو ئازربایجان نێجیریا بەو شێوەی باشووری کوردستان لەو شوێنانەش ئەگەر بێت و بە وردی سەیری خەبەرەکان بکەین 6 مانگ و 7 مانگ و موچیان نادرێتێت شێوەیەکی زۆر ئاساییە لە ئازربایجان خەریک بە شۆڕشتەوە بێت لە زۆر وڵاتە لە وڵاتانە دیارە لە وڵاتێکی وەکو نەرویج نەیتوانێت کاریگەری خۆی دابنێت لەبەرەوەی سندوقی سیادیان هەیە و تەنانەت نەوتەکەی کەرکووک گەلێ زیاترە لە نەوتەکەی نەرویج بەس نەوتی شاری کەرکووک گەلێ زیاترە نەوتەکەی و چ بۆ فرۆشتن چ بۆ ئەوەی ئەگەر نرخیشی دابەزەیانی بەو شێوەیە نابێت کە کاریگەریی کەمە کاریگەری لە کوردستانە باز لەسەر دەوڵەمەندان نیە لە کوردستان ئەمانە بە کەیفی خۆیان خاشی کوردستانەکەنە چەمەندۆ دەیفرۆشن لە کوردستانە بە کەیفی خۆیان باشترین زەویەکانی کوردستان داگیرەکەن زەویان نەهێشتووە ئەمیان کردو بە ڤیلا زەوی کشتتوکاڵی نەماوە ئەمەی کراوە بە ڤیلا و بۆ نمونە لە چاپێکەوتنێکی لە ماوەی لەمە پێشداولێر کۆنفرانسێکرا ئاشتی هەورامی وتی 20 میلیارد دلارمان سوتاندووە 20 میلیارد سوتاندنەکە مەبەستی لەوە بوو کە ئەو پارەی دەدرێتە کەرتە حکومی بۆ ئەنە شتی کۆمەڵایەتی و بەرهەمهێنانی کارەبا بەکاردێنێت ئەو کارەبایی کە ئەمان ئەڵەن 20 میلیارد دلارمان بۆ ئێستاندووە زیاتر لە نیوەی بۆ چییە ئەڕواتەوە دیسان بۆ دەوڵەمەندانە و ڤیلەیانێ و مەزرعەیانێ و هەموو 24 ساعت سپلی داگیرسێن و کارگایانێ و کارخانەیانێ و مەعمەل چەمەندۆیانێ و دەواجنیانێ و ئەنوان ئەوەشتیانێ بابێن ئەوان دێن سەرەت و سامانی میلەت ئەکەن وەک ئەڵێ ئەی سوتێنن ئەیدەن بەکاری دێنن بۆ خەڵکانێک کە سەرمایەکی زۆر کۆ دەکەنەوە قازان دەکەن ناگەڕێتەوە ئەمە دێن تەنانەت ئەوەی خۆشیان ئەوەی کە لە پێناو خۆشیانە سەرفێکەن جارێکی تر بە میلەتی دەفرۆشنەوە مامۆستا ئەگەر بێت و چی بکرێت بۆ وەستاندنی ئەو جۆرە و یاخود بۆ باشکردنی ئابووری هەم لەلایەن گەلەوە چی بکرێت و هەم لەلایەن حکوومەتەوە وەکو بەڕێستان دیارە لە زۆر وڵاتە من باوەڕم بەوەیە کە ئێستا لە کوردستانە بێ قتاعێکی مشتەرەک هەبێت بۆ نمونە ئابووری هەرەوەزی هەبێت بۆ نمونە ئەم کەرتانەی کە ئێستا حکومەت دەیەوێت و کارەبا و ئاو ئەمانە بفرۆشی بەکەیت تایبەت یا مستەشفا و قوتابخانە ئەمانە نەچێتە پێشەوە پشتیوانی لە کەرتی حکومەت بکرێت چونکە ئێستا لە بیرمان نەچێت یەکێ لە کارەساترین شت ئەوەیە کە قوتابخانەی حکومیان ئێهمال کردووە تەنانەوە لە شارێکی وەکو سلێمانی مانگرت دەست پێکردەوە کەچی مناڵی مەسئول و وەزیر و گزیر و پەرلەمانتار و دوو لە ڕووی چی گەندەڵ و گووی ئەم کۆمەلگایە هەمووی وا لە قوتابخانەی تایبەتی دەخوێن مناڵی خەڵکی فەقیریش خوێندنی نییە هەموو ئەمانە دەبێتە کارەسەر لە داهاتوودا بۆیە پێویستە حکومەت زیاتر تەداخل بکات و بەرەو ئابووری هەندێک عەقلانی تر سەیری ئابووری بکرێت و ئەو گەندەڵیە بنە بڕکرێەوە لەو ئەمە لەتوانێت ئەم حکومەتی هەرێمی کوردستانیان نیە لەبەرەوەی گەندەڵیش لەلایەکەوە بەشێکی لە پەیوەندی کۆمەڵایەتەکانی کۆمەڵگەی دواکەوتوی کوردستانەیە بەشەکەی تریش لە سیاست و سیاسەتی حیزبە دەسەڵاتدارەکانە ئەمانە لە ناو گەندەڵیا چەقیون ناتوانێت دەستنەدرەوە. بەڵێ بەڕێز چالاکوانی مەدەنی عەلی مەحموود زۆر سپاس بۆ کاتت بە ئێمە بەخشی